بەڵێ نەخێر دەمەوێت دڵنیاییتان پێ بدەم ڕاستە لە بازنەی یەکەم و دووەم و سێەم و چارەمیش و هەموو بازنەکانی هەرێمی کوردستان ژمارەکان تکرار دەبێتەوە بەڵام لە بازنەی یەکەم ئەو ژمارانەی کە هەیە وەرەقەیەکی تایبەت بۆ ئەم بازنەیە دروست دەکرێت ینی وەرەقەی هەڵبژاردن لە ڕۆژی هەڵبژاردن بازنەی یەکەم و دووەم و سێەم و چارەم بە شێوەیەکی جیاوازە هەر بازنەیە و ژمارەی خۆی و ناوی کاندیدەکانی خۆی لەسەر دەنووسێت هەڵبژاردنەکە دوای ئەم پرۆسسەی ئەو ڕکرا کە تیر و پشک بوو ژمارەکانی کاندیدەکان کرا بە تەسەورم واتە تازە کە بە عەرەبی پێی دەڵێن عەدی تەنازولی لە هەڵبژاردنەکە تازە دەست پێ کرد یعنی ئەمە خاڵێکە دیارەکە کە کۆمسیۆن و لایەنە سیاسیەکان ڕۆژدەن لەسەرەوە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بکرێتن بەڵام ئەگەر ڕیسکێک هەبێ کێشەیەک هەبێ ئەمە زیاتر لە لایەنی ئەمنیە لە لایەنی سیاسی دەگریتن لە پێشتردا ئێمە تاوەکو 15 بایۆمەتریمان بۆ دەنگدەرانمان کردووە تاوەکو ئێستا 165 دەنگدەرانی شاری هەولێرمان بایۆمەتری کردووە 188 بتاقەکان کارتی دەنگدانمان دابش کردو بەسەر هاوڵاتیان و بەردەوامی لە ئامادەکاریەکان.